ھەوڵەکان بۆکردنەوەی مەرزی کێلێ بەردەوامیان هەیە و لە ئێستاشدا ئیشکردن لە ڕێگای سەرەکی مەرزەکە بۆ قیرتاوکردن بەردەوامە. بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین دەڵێت تا ناوەڕاستی مانگی 11 ساڵ بە درێژایی 16 کیلۆمەتر ڕێگاکە بە تەواوەتی قیرتاو دەکرێت. لە دوای دەست بەکاربوونمان لە پرۆژەی ڕێگای مەرزی کێلێ دارەشمانە ڕۆژانە کە ئیش و کاری پرۆژەکە بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت و بورگەکان بە شێوەیەکی باش جێبەجێ دەکرێن و لە ئێستادا نزیکەی سەتادەی کارەکانمان تەواو کردووە و درێژی جادەکە 16 کیلۆمەترە کە هەر 16 کیلۆمەترەکەی کاری تەسویە و خاکسازی تەواو بووە و نزیکەی 4 کیلۆمەتر کاری تێکە لە ڕێژکردن تەواو بووە و خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی بگەینە بڕگەی قیرتاو و بەپێی ئەو بەرنامەی خۆمان دانا و بەپێی پێشبینەکانی خۆمان لە ناوەڕاستی مانگی 11 پرۆژەکە بە تەواوەتی سەرجەم بورگەکانی پرۆژەکە تەواو دەبێت دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان. هاوڵاتیان پێیان وایە بەنێودەوڵەتیکردنی ئەو مەرزە دەبێتەوەی بەرزبوونەوەی ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی بەهێز لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان. بەڕسمی ناساندن و بەنێودەوڵەتیکردنی مەرزی کێلێ لە ڕووی ئابووریەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. بەنێودەوڵەتیکردنی ئەم مەرزە دەبێتەوەی کە لە ڕووی ئابووری بازار جموجۆڵ بکەوێتەوە جارێککە بازاری ئەم ناوچەیە وەگەر بخرێتەوە و هەروەها گرنگێکی تایبەتی هەیەویش کە بە دۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجانەی کە دەمێکە بێکاری ژیانی هەراسان کردوون. کردنەوەی مەرزی کێلێ لە ڕووی ئابووریەوە دەبێتە سەرچاوەشی داهاتی باش بە تایبەتی بۆ سنووری دەڤەرەکەی ڕاپەڕین و بۆ هەرێمی کوردستان بەگشتی دەبێتەوە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا. دوو مانگ لەمەوبەر بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم قیرتاوکردنی ڕێگای سەرەکی مەرزی کێلێ کەوتە بواری جێبەجێکردنەوە و لە ئێستاشدا ڕۆژانە ئیشکردنی بەردەوام لە ڕێگای سەرەکی و مەرزە دەکرێت و بڕیارە تا ناوەڕاستی مانگی 11 ساڵ تەواوی ڕێگاکە کە 16 کیلۆمەترە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین قیرتاو بکرێت. توانە عومەر، کوردسات نیوز، قەزای پشدەر.